شلەمەنی بەتایبەتی لە وەرزە گەرمەکان ئێمە بڕێکی زۆر لە شلەمەنی لە پێستمان هێتە دەرەوە لە ڕێگەی ئاراکردنەوە بەتایبەتی تعویزی ئەو شلەمەنیە بکەینەوە عادەتەن بۆی کە یا شەربەت بێ یا ئاوێکی بڕێک ئاوێکی زیاتر بخورێتەوە لە ڕۆژە ئاساییەکان ماوەدی کافاین چاو قاوە و بیپسی ئەمانە نەخورێتەوە چونکە ئەمانە هەستی تینوێتی لە کەسەکە ئەشارێتەوە کەسەکە تینوشێتی بەڵام ئەو هەستە ئەشارێتەوە و ئاو ناخواتەوە جلەکانمان کاڵ بێ باشە جلی تۆخ زیاتر گەرمی کۆکاتەوە وەکو من ئاوا نیقۆڵ نەبێ قۆڵ درێژ بێ باشترە اینجا لەگەڵ ئەوەشە کە باسمان کرد دژەخۆر لە هەمووی گرنگترە شەپقەی تایبەتی هەیە لە هاوینانە ئەگەر بتوانێت کەسەکە بەکاری بێنێ ئەو میوە سەوزانە بخورێکە بڕێکی زۆر شیلەمەنی یا کانزاکانیان تایەکە ئەتوانێت ڕێگری بکە لە تیشکە زیان بەخشەکانی تیشکی خۆر و تەنانەتەنێ میوەمانەیە بۆ نمونە جۆرێک لە جۆرەکانی دژەخۆر وەکو دژەخۆر ئیژەکە بۆ نمونە تەماتە ئەمانەوە لە زەڵاتەیە بێ باشە لەبەر ئەوە بۆ نمونە ئەم ڕێنمایانە بەعام بە شێوەیەکی گشتی پێویستە لە وەرزە گەرمەکانە.